دەزانن شەریک بۆ خوادانان چییە؟ إن الشرك لظلم عظيم لئن أشركت ليحبطن عملك ولتكونن من الخاسرين. پەروەردگار دەفەرمێ شەریک بۆ خوادانەی کردەوەکانت هەڵدەوەشێتەوە. دڵت بەوە خۆش نەبێ نوێژ دەکەی، دڵت بەوە خۆش نەبێ ڕەمەزان بە ڕۆژووی، دڵت بەوە خۆش نەبێ خێر و سەدەقە دەکەی. لئن أشركت ليحبطن عملك. شەریک بۆ خوا دابنەی لەگەڵ یا ئەڵڵا یا فڵان بێت، ئەوە تۆ کردە شەریکی خوا، کردەوەکانت هەڵدەوەشێتەوە سوودی نابێت. ئەی بۆ تووشی بووە بەهۆی جەهل و نەفامیەوە، فێری تەوحید نەبووە، فێری ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین نەبووە، نازانێ یعنی چی، دەیخوێنێتەوە تەواو. خەڵکانی تر دیسان بە حساب تەقوادارە، چونکە جەهلی هەیە بە ناو صفاتی خوای پەروەردگار، تووشی ئەنواع گومڕایی بووە، تەشبیهی خوا دەکا بە مەخلووقێک، صفاتی خوا هیچی ناهێڵێت، خوای پەروەردگار بە عەدەمێک و نەبوویەک دادنێن. ئەو هەموو وەصفە جوانەی کە خوای گەورە وەصفی خۆی پێکردووە لە قورئاندا باوەڕیان بە هیچی نییە، نابێ. بۆ نابێ؟ ئەگەر بڵین وەڵا خوای گەورە ڕەحمی هەیە بە ڕەحمە، مرۆڤیش بە ڕەحمە، کەواتە وتمان خوا وەکو ئێمە و کەواتە نابێ بڵین خوا بە ڕەحمە، نابێ بڵین خوای گەورە صفەتی تووڕەبوونی هەیە. جاهلە بەخوا خوا ناناسێت، تووشی گومڕایی بووە، جەهل نەفامی.